دەزگای نووری حکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری نوێمین پێشانگای کتێبی لە نووسینگەی دەزگا لە شاری هەولێر کردەوە. بڕیارە پێشانگاکە بە بەرهەمی 17 کتێبخانە و بە بەشداری 8 کتێبخانە و زیاتر لە 1300 ناونیشانی کتێب بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام بێت. پێشانگا جگەلەوەی کۆمەڵێک کتێبی لەیە، کتێبەکان ئامانزدارن لە بوارە جیاجیاکان، لە بواری پەروەردەیی، لە بواری مێژووی، لە بواری دینی، لە بواری گەشەپێدان، لە بواری منداڵان کە عنوانەکان دەگەنە 1300 عنوان لە پێشانگادا مەوجودن. ئەو عنوانەش کە هەن دەمانتوانی 2 قات و 3 قاتی بکەین بەڕاستی، بەڵام دیارە ئەو کتێبەی لێرە ئامانزدارن بەڕاستی، معنەی بە فلتەردا تێپەڕینە پێشتر بینیتمان و لە حاڵەتدا کە نەمان بینی بی و بە ڕێزانە کێسە گوێشیان لێ متابعە دەکەین. کتێبێک نامۆ بیخوانە خواستە بە کۆمەلگا بە پەروەردە بە قوتابیانی دەزگا ئەمە بەڕێزەوە لای دەبین. پێشانگای کتێب ڕۆژانە لە کاتژمێر 2 دوای نیمەڕۆ تاوەکو کاتژمێر 8 و 30 خولەکی شەو بەڕووی خوێنەراندا کراوە دەبێت. خوێنەرانیش بە گرنگیەوە لەم پێشانگایە دەڕوانن، بۆیە لە کاتژمێرەکانی سەرەتادا بە گەرم و گوڕیەوە ڕوویان کردە پێشانگا و سەردانی کتێبخانەکانیان کرد. ئەو پێشانگای خەڵکەکی زۆر بەڕاستی ئیستیفادەی لێ دەکە، بەڕاستی یعنی زیاتر خەڵک گورجگۆڵیش پێوە دیار دەبی، یعنی لەوانەیە کاتت کە ئەو گورجگۆڵی پێوە دیار نەبی بچی کتێبی بکڕی و یعنی هەڵسی بە خوێندنەوەی، بەڵام کەشتێکی ئەو هادەکرێ خەڵکەکە زیاتر گورجگۆڵیەکی پێوە دیار دەبی و لە بۆ خینەوەی دەستخۆشیان لێ دەکەم. الحەمدولیلا نووسەری باشمان هەن، سوپاسە بۆ خوای گەورە، دەستخۆشیان لێ دەکەن. خوای تەعالا لەو کەسانە قبوڵ کە بە وشەیەک خزمەتی دینی ژینی ئەو ملەتەی دەکا. ڕاستی پێشانگا نیعمەتێکی گەورەیە. من حەز دەکەم سارانە 10 جار بکرێتەوە و داوا لە هەموو باوکێکی بەڕێزیش دەکەم ئەگەر 1 زەڕە خۆی و ژن و منداری خۆش دەوێت لە ماڵی مەکتەبەکی دوچۆتە دروستە لە تەفسیری قورئان، لە شریعەتی ئیسلام، لە ژیانی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام، ژیانی زانایان، ژیانی سەحابەکان. بەڕاستی کتاب یعنی باشترین هاوڕێیە هەم لە دنیا و ڕۆناچیشە لە بۆ قەبر و قیامەت. من وەک بەشدار بووی لە پێشانگای دەزگای نووری حیکمە بەڕاستی زۆر سوپاس دەزگای نووری حیکمە دەکەین کە لە زۆر لایەنەوە دەزگای نووری حیکمە خزمەتی کۆمەلگا دەکات ئەو لەو بابەتانەشی کە خزمەتیان دەکات کردنەوەی پێشانگای کە بەڕاستی کردنەوەی پێشانگا بابەتێکی زۆر گرینگە بۆ ڕۆشنبیرکردنی خەڵک. ئەو کتێبانەی دێنە نێو پێشانگاکەی دەزگای نووری حیکمەوە پێشتر بە فلتەرێکدا تێپەڕیون کە ڕێگە نادات بە هیچ جۆرێک کتێبە ئیلحادیەکان و ژەهری شوبهە شوێنی خۆیانی تێدا بکەنەوە. بەمەش تەنها ئەو کتێبانە لە پێشانگاکەدا دەمێننەوە کە ئامانزدار و پەروەردەیین. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.